پیشەی چایشێتیەوە بەڵێ هەسای بە هەر چایکی بەخێرخواست ئێستاش بەیانی وەرچاو خۆ لەلام ماڵی 100 لیترە و زایدەن کرێ تەکسیەکەش یەدەینەوە چونکە تەکسیەکەش بەڵێ کرێ تەکسیەکەش یەدەینەوە لە شاری سلێمانی هاوڵاتیە کە چایخانەی هەیە ئەستاوە بە دابینکردنی 600 بەنەوت بۆ خێزانی کەم دەرامەتان لێرە کار بەختیاری لەگە فەرمیتێگا بەختیار جەنابێت لە پیشەی چایشێتیەوە بەڵێ هەسای بە هەر چایکی بەخێرخواست ئێستاش بەیانی وەرچاو خۆ لەلام خۆشسپاس دەکەم ئەم پرۆسەیە چییە؟ پرۆسی دابشکردنی نەوتە هاوکاری خەڵکی کەم دەرامەت و خاوەن پێداویستی تایبەت و نابینا و شەلل دەماخ و ئەمایان چێ وەری نەگرتووە وەری نەگرت شنۆی بنێ 5,000 تەکسیەکە 5 دەبا ئەوەی بە پێی توانای خۆمان هاوکاری خەڵکی توانای مننا من خوازم خێرخواز نیم خەڵکانی تاراوگە و ناوەی وڵات و لە شارەکانی تری هەرێمی کوردستان و بگرە لە بەسڕاوە خەڵک تەلەفۆنی بۆ کردوم توێ دیکاکە من تۆ ناسم بە بڕی $100 بەشدارم سوات بۆ خوای گەورە ئێمەش توانیمانە هەفتەی ڕابردوو 400 دەبە و ئەمڕۆ 600 دەبە و بە ئیزنی خوای گەورەیە ئێستا و پیاوە بەڕێزش کە ناوی حەمەکەلاریە لەسەر لایڤە ئەڵێ بە ئیزنی خوا ئەم شەو لە بەریتانیا لایڤ بۆکەین و بۆ خەڵکەکەم دەرامەت وەژارە بە چ پێوەرێک کەسەکان تا هەڵبژاردووە پێوەرەکە لە ڕابردووە من ماڵەکان بە دوواداچوونم بۆ کردووە مستاخن و بە چای خۆشتان هەر ئاوا ڕواڵەتێک سیرکەن ئەبینن خەڵکانی مستاخنەوە تێسە و خوشکە بینە نابینایە ئەم پیاوە بەڕێزانەمی خاوەن پێداویستی تایبەتن تێگەی خەڵکی کەم دەرامەتن وە بگرە ئەگەر خانووشی هەبێ سیارەشی هەبێ خۆ دەزانی ڕاگەیانکاری ئەزانی موچە نییە یعنی مامۆستاشی تایە ئێوە چەند دەبەنەوتیان هێنێ ماڵی 100 لیترە و زایدەن کرێ تەکسیەکەش یەدەینەوە چونکە بەڵێ کرێ تەکسیەکەش یەدەینەوە خێرتان سەلامەتی چیتر دابەشەکەن چیتر دابەشەکەن دوایم 400 بە 600 تەوزیعمان کردوت یەکچۆکە $11,000 بەڵام دوایەوە چەندمان بۆ بێ ناتوانم بە قسە بکەم شکۆ لەسەرمەوێ بە ماڵ چەندم بۆ هات ئەوەنە تەوزیعەکەی مەشانازیەوە زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵەوەی بینن ئەمە ئەو دەبانەیە کە دابەشەکرێ بەسەر ماڵەکانە بەسەر خێزانانی کە هەیە کە ژمارەیەک لە ماڵ لێرن مامە جەسڵاوە لێ بێ تۆی ناکەی ئەوە نەویست دەرکەوێ بۆیە ئەوەی کە هەیە لێرە ئەم دەبەنەوتاندانراوە هەر ماڵێک 5 دەبەنەوتیە درێتە لەگەڵ 5 کرێت تەکسیەکە ئەمە لەلایەن ژمارە خێرخوازەوە کە دابین کراوە بۆ ئەوەی کە ماڵێک گەرم بکرێتەوە تۆش ئەگەر نیەتی خێرکردنی هەیە ئەتوانی هاوکاری ماڵێ بکەی ماڵێک گەرم بکەیتەوە بۆ ئەوەی لەو دۆخی سەرمایی کە هەیە لێی ڕزگار